هەستاین بە دەستپێکردنی کەمپینێک بۆ ماوەی یەک هەفتەیە کە ئەمڕۆ بەیانی دەستمان پێکرد ئینشاڵڵا هەتا یەک هەفتەیە بەردەوامە بین. داواکارین لە خەڵکی باڵەکایەتی و خەڵکی دەوروبەری باڵەکایەتیش ئەوانەی کە بە یەک مڵاکە چاژوەڕاستی لە ماڵیان زیادا و ئەتوانن ببەخشن هاوکارمان بن بۆی بتوانین خزمەتەکانمان بگەێنین بە خەڵکی لێ قەوماوی ڕۆژاوە. لە هەر چوار ناحیەکەوە بەدڵێکی فراوانەوە هەزاران منداڵ چاوەڕوانی یەک قوت و شیرە دایکانی جگەر سوتا و چاوەڕوانی پێخەفەک و سەرینێکن تکاتان لێ دەکەم هاوکارمان بن بۆ ئەوی بتوانین کەمێک لە خەمی ئەو ئاوارانە ئەو میوانانە یاخۆت ئەوانە بکەینەوە کە هاتوونەتە ماڵی ئێمە. ئەمڕۆ وەکو ستافی ماڵی بەستە و مەقام کە ئەم گروپە ماوەی نزیکەی ساڵێکە کاری بۆ ئەەکەین بۆ دامەزراندنی خۆشبەختانە کاری مۆڵەتی هەموو کارە فەرمیەکانی تەواو بووە مۆڵەتی فەرمیمان وەرگرتووە لەلایەن حکوومەتی بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری سەر بە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێم کار و چالاکی ئێمە کۆکردنەوە و پاراستن و ڕێکخستنەوەی گۆرانی و مەقامی کوردیەوە تە بڵێن بەستە و مەقامی کوردی ئێمە وەکو مقامبێژان چی لە مامۆستا عەلی مەردان قوتابخانەیە بۆ ئێمە توانیمان ڕچکەی مامۆستا عەلی مەردان بگرین بتوانین ئەو مقامانە زوندوو بکەینەوە لە دوای مامۆستا عەلی مەردان. Y acabo de llegar a ver esta exposición de WordPress y me parece muy potente porque a través de las imágenes puedo conectar mucho más con estas otras realidades que parecen mucho más lejanas pues, a lo que yo vivo actualmente. Entonces, a través de una imagen siento que por lo menos para mí es conectar y entender esa realidad que a veces contada en letras no se percibe. Y mi impresión acerca de la exposición básicamente serían dos calificativos, o dos expresiones. Por un lado, la falta de acuerdo entre las civilizaciones, una alianza de civilizaciones. Lo que se echa en falta en esta foto es ese acuerdo mundial y por otro lado esa corrupción mundial que es incapaz de ser sostenida por los gobiernos individuales.